إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، هفتەی پێشوو باسی بڕگەیەکمان لە ئاەتی یەکەم کرد کە وما أرسلناك إلا رحمة للعالمين. باسی ئەومان کرد کە ئەو گومانانەی کە هەنێک کەس ئەیورژێنێ لەبارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوایە پێغەمبەری خوا بۆ تەنها قەومێک هاتووە، یان بۆ میلەتێک هاتووە، یا بۆ سەردەمێک هاتووە. ئێمە ئەومان هەمووی پوچەڵ کردەوە و وتمان خوای تەعالا پێغەمبەری ناردووە بۆ ڕەحمەتێک بێ بۆ هەموو عالەم، بۆ هەموو جیهانیان، نەک بەس تەنها بۆ ئەو سەردەمەش بەڵکو بۆ دوای ئەوەش هەتا ڕۆژی قیامەت، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتەم النەبیینیشە، واتە کۆتایی هێنەرە بە پێغەمبەرەکان. ئەمڕۆ بڕگەی یا بڕگەیەکی تر لە ئاەتەکە باسەکەین کە ڕەحمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەت بووە، واتە بەزەیی بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەت و بەزەییە بۆ هەموو جیهان. لا حديث هاتوا في غمري خاص الله وسلم فرمي يا أيها الناس روي كذا خلقي فرمي إنما أنا رحمة مهدات. فرمي خلقنا من رحمة بزيكي خواي پروردگارم بدياري خواي پروردگار بو ايوه ناردومي. يعني في غمر صلى الله عليه وسلم دياري خواي پروردگار بو ايمي مسلمان وبو ايمي مروفايتي حتى قيامت، وبو إيما وكو خلقي خوا لسر روي زوية، بو إيما مسلمان، بو إيما مروفايتي، وبو إيما خلقي خوا لسر زوية. هاتني في غمر صلى الله عليه وسلم رحمت بو إنسانية بمسلمان وبكافر، رحمة بو همو چنو تايفكان بعربو بكردو بفارسو بحمو تايفكان وقومياتكان، وبو همو تيرا وعشرتكان. رحمة بو إنسانيات قورو بچوكي جنو بياوي. رحمة بو مخلوقاتكان بإنسو جنو ملائكة وحمو أويكتيايتي لا 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 سروي زيوية أجير تنانت دارو بر تەنانەت هەموو گیان لەبەران. عجایبتان نەیە کاتی ئەڵێم بۆ مەلائیکەش، چونکە حتا تەنانەت جبریل بە ناردنی خوای پەروەردگار بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لەقەبێکی تری وەرگرت، و زۆرێک لە مەلائیکەکانیش. بۆیە حتا ئەوانیش مەلائیکەکانیش خوای تەعالا پێغەمبەری کردە ڕەحمەت بۆ ئەوانیش. خوای تەعالا شایەتی بۆ پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم کە چەند دڵسۆز بووە، چەند بە بەزەیی بووە بۆ ئومەتی ئیسلام و بۆ ئومەتی دەعوە وەکو مرۆڤایەتی. خوای تەعالا ئەفەرمێ لە سوورەتی تەوبە لەقەد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. ئەفەرمێ بەڕاستی پێغەمبەرێکتان بۆ لا هات لە خودی خۆتان. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەرێکە لە خودی خۆمان، مرۆڤ وەکو خۆمان، مرۆڤ وەکو خۆمان.
خوای تعالی ناردوێتی لە خودی خۆمان عزيز عليه ما عنتم هەر ناڕەحەتیەک بەسەرمانە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زۆر بەگرنگی وەرێگرێ و زۆر پێی ناخۆشە و زۆر ئازارە چێژێ بە ئازار چەشتنی ئێمەی مرۆڤ ئێمەی مسلمان حريص عليكم زۆر سوورە لەسەرتان زۆر سوورە لەسەر ئەوەی هەرچی هیدایەتی خوای پەروەردگار هەیە هەرچی خێر و بەرەکەتی خوای پەروەردگار هەیە بیگەێنێ بە ئێمەی مرۆڤ بالمؤمنين بو مسلمانان بتايبتي الرؤوف الرحيم زور بسوز وببزية بو مسلمانان بتايبت بو مروفايتي بقشتي بو مخلوقات بقشتي تر. وهل صحيحين على بخاري مسلم هاتوا أم لفظي إمامي مسلم أفرمي أبو هريرة فرمي في غمري صلى الله عليه وسلم فرمي لكل نبي دعوة مستجابة همو پێغەمبەرێک دوعایەکی وڵام دراوەی هەیە یعنی هەر پێغەمبەرێک خوای تعالی دوعایەکی پێداوە وڵامی داتەوە فەرموویەتی ئەو دوعایە بکە وڵامی دەمەوە یەک دوعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فتعجل كل نبي بدعوته هەموو پێغەمبەرێک پەلەی کرد لە دعوەتەکەی خۆیان یعنی لە دوعاکەی خۆیان زوو دوعاکەی خۆی کرد لەسەر قەومەکەی بۆ شتێک همو پیغمبرێک ئەوە نوح عليه السلام ئەوە موسى عليه السلام هەر پیغمبرێک لە مەوزوعێکە دوعاکەی خۆی کرد وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة پیغمبر صلى الله عليه وسلم 23 ساڵ چەند ناڕەحەتی بینی خۆشەویستەکانم چەند ناڕەحەتی بینی ئێمە هەنێک لە ناڕەحەتیەکانمان باس کردووە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند ناڕەحەتی بینی بەڵام ئەو دوعای هەر یەڵایەتی و هەر نایکات و هەر نەیکردووە ئەفەرمێ هەڵم گرتووە بۆتان بۆ ڕۆژی قیامەت تا بیکەم بە شەفاعەت بۆ ئوممەتەکەم ئەو ئێمەی لەبیر ناچێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس ئێمە زۆر جار پێغەمبەرمان لەبیر ئەچێت زۆر جار حتا تەنانەت سەڵاوات کە شتێکی زۆر کەمە ئێمە وەفاءن بۆ پێغەمبەر نیمانە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی لەبیر نەچووە ئەو دوعایە یەڵاوەتەوە بیکا بە شەفاعەتێک بۆمان بە تکایەک بۆمان فریامان بکەوێت لە ڕۆژی قیامەتە فهي نائلة تماشا ئەم مژدە خۆشە بکەن فهي نائلة إن شاء الله من مات من أمتي لا يشرك بالله شيئا ئەم شەفاعەتەی منە بەری هەموو کەسێک لە ئوممەتەکەی من ئەکەوێ ئەوانەی کە هاوبەشی و شەریک بۆ خوای پەروەردگار بڕیار نادەن بەری هەموویان ئەکەوێ فهي نائلة يعني نائلة لنيلەوە هاتووە يعني بەدەستی هێنێ هەموو کەسێ ئەو شەفاعەتە بەدەسە هێنێ بەری ئەو شەفاعەتەی پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم بەس شەریکی بۆ خوا بڕیار نەدابێ جا خۆشەویستەکانم نعمەتێکی زۆر زۆر گەورەیە کە خوای تعالی ئەم پێغەمبەرە میهرەبانەی بۆ ئێمە ڕەوانە کردووە چەند بە بەزەییە خەمی قیامەتمان ئەخوا ئەو دوعایە کە بۆ ئەو زۆر گرنگ بۆ لە کاتی خۆیان بیکا بەڵام یەڵایەتەوەی خۆی خستۆتە ناڕەحەتی خۆی خستۆتە گەورەترین کۆسپەوە بۆ ئەوەی کەوا شەفاعەتمان بۆ بکا لە ڕۆژی قیامەتە دەربارەی وما أرسلناك إلا رحمة للعالمين ابن عباس أفرمي هركس إيماني بخوا ببي بالرجي قيامتها بي لم دنيا خواي تعالى بري أو رحمتي في غمر يخا بري أو إخا فرمي من آمن بالله واليوم الآخر كتب الله له الرحمة في الدنيا والآخرة لدنيا والآخرة بري أو رحمتي إخا بلام هر کەسێ ئیمانی نەبێ بەخوا و بە ڕۆژی دوایی چۆن بەری ئەو ڕەحمەتە ئەکەوێت کە خوا ئەفەرمێ بۆ عالەمینە ئەفەرمێ عوفیە مما أصاب الأمم من الخسف والقذف ئەفەرمێ هەر کەسێ ئیمانیش نەهێنێ بەخوا و بە ڕۆژی دوایی هەر بەری ڕەحمەتی پێغەمبەرەکەوێت لە دنیا بەوەی خوای تعالی لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەزابی جەماعی نانێرێت بۆیان ئومەتەکانی پێشوو خوای تعالی بە عەزابی جەماعی لە ناوی ئەبردن
بەڵام محەممەد صلى الله عليه وسلم یەکێک لە داواکانی لە خوای پەروەردگار ئەوەیە عەزابی جەماعی مرۆڤایەتی نەدا. ابن حجر أفرمي ففي إرساله صلى الله عليه وسلم رحمة حتى على أعدائه. أفرمي ناردني في غمر صلى الله عليه وسلم رحمة حتى بودج من كانشي من حيث عدم معاجلتهم بالعقوبة. لو روانجي وك خوي تعالى عقوبة وسزاي عاجلة نادا، عقوبة وسزاي ببلان نادا، أمش رحمته بالراستي. أو تأبين أهل طائف جيب في غمر كان صلى الله عليه وسلم نكاتي خويا باس مان كرد چۆن دەربەدەر یەکەن ئەم ئەڕوا دەعوەتیانەکە بۆ لای ئیسلام و بۆ لای خواپەرستی، بەڵام ئەوان بەردباران یەکەن، ئەوان مناڵە وردکە و شێتەکانی تێبەرەدەن. ئەلەو کاتە خوای تەعالە جبریل و مەلائیکەی کێوەکان ئەنێرێ ئەفەرمێ ئەمر بفەرمە ئەی پێغەمبەری خوا داوا بکە هەرچیت ئەوێ ئەمڕۆ بۆ تەکەین، ئەگەر ئەتەوێ ئێستا کێوەکانی ئەم دیم و ئەو دیمی مەککە دێنینە یەک، من خوا پێی فەرموم تۆ چی بڵێ وەڵامت بدەمەوە. ئەفەرمێ نەخێر، من داوام وایە لە خوای پەروەردگار لە نەوەی ئەمانە کۆمەڵە خەڵکانێک دەرچن خوا بپەرستن بە تاک و تەنیا و شەریکی بۆ قەرار نەدەن. ئیتر ئەوە نازان، ئیتر ئەوە قیممەی بەزەیە، لووتکەی بەزەیە کە لە پێغەمبەرە هەبووە صلی الله عليه وسلم بەرامبەر بە دوژمنەکانی کە کافر بوون، کە سزایان داوە، کە عەزابیان داوە، کە هاوڕێکانیان شەهید کردووە، کە هاوڕێکانیان شەهید کردووە. لە ڕۆژی ئوحود کە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هێشتا نەگەیشتینە پێی، لە ڕۆژی ئوحود پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرامبەر دوژمنەکانی ئەبێتەوە زۆر عەزابی موسڵمانان ئەدەن و تەنانەت هەفتا لە خۆشەویستترین ئەسحابەکانی پێغەمبەر شەهید دەکرێن و یەکێک لەوانە ئیمامی حەمزەیە، موسعەبی کوڕی عومەیر، ئەو سەحابە بەڕێزانە. خەڵک مسلمانان داوا لە پێغەمبەرەکەن کە دوعا لە ئەهلی مەککە بکا لەو کاتە. ئیتر هەر کەسێ لە ئێمە بێ و دوعاکە، هەر کەسێک ببێ جگە لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. من قەناعەتم وایە یەک مرۆڤ نییە لەوێ خۆی بگرێ و دوعانەکە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی چۆنە؟ ئەفەرمێ ئینی لەم ئوبعەث لەعانە وئینەما بوعثت ڕەحمە. من نەنێراوم لعنەت کەم لە خەڵکی، من نێراوم بەزەیی بم بۆ خەڵکی. الله 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 لە ناڕەحەتترین کاتە، لە کاتێکا کە خۆشەویستترین خۆشەویستەکانی شەهید کراون، کە دڵانی مبارەکیان شکاندووە، کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر یعنی ئەوەشی کە ماوەک زامارە، ئەوەی شەهید کرا ئەوەی ماوە زامارە. لەو حاڵەتە ئەوان تەباهیەکەن، ئەبوو سوفیانا بەسەر حوشترەکەیەوە و شانازیەکە خۆی با ئەدا، ئەوە بزانم محەممەد کوا خواکەت هەها بزان ئێمە چۆن ئەمڕۆ لوتتانمان شکان، ئەمڕۆ چی ئەم قسانە لەو کاتە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ سەحابەکان ئەڵێن دوعای لێ بکە، ئەفەرمێ ئینی لەم ئوبعەث لەعانە وئینەما بوعثت ڕەحمە. وبالفعل ئەوانەی لەوێ بوون لە کافرەکان کەمانەوە دوای هەر هەمووی بوون بە مسلمان و دەورێکی زۆریان هەبوو، ڕۆڵێکی زۆریان هەبوو لە سەرخستنی ئیسلام و گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلام بە مرۆڤایەتی، هەر ئەو کافرانە. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەتە. ڕەحمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرامبەر بە منافقەکان، خۆشەویستەکانم منافقەکانی ناو مەدینە کە ئەیانوت مسلمانین بەڵام لە ژێرەوە لە پێغەمبەریان ئەدا و لە مسلمانان ئەدا زۆر زەرەریان لە ئەبوو جەهل و لە ئەبوو لەهەب و لە هەموو کافرەکان خراپتر، زۆر لەبەر ئەوەی براینە زۆر زەحمەتە تۆ کابرا لەگەڵتا نوێژەکە، لە پشت تۆ نوێژەکە، بەڵام بۆی بکرێ خنجێر لەبان پشتەدا. ئەوانەی کە لە ژێرەوە دژی پێغەمبەر ئەبوون و لەبانەوە پێئەکەنین و خۆیان بە مسلمان دەرەبڕی، نەک خۆیان بە مسلمان دەرەبڕی. خوای تەعالا وەصفی عەجیبیانەکە لە قورئانە، ئەفەرمێ وئیذا ڕەئەیتەهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم. ئەگەر بیان بینی معجبی جسم لاشیانە بی. عەبدوڵڵای کوڕی ئوبەی کە سەری منافقەکان بوو بتبینایە ئەدوت لەمە پیاوتر قەت نییە بە جسم و شان و شەوکەتی، و ئەگەر قسەی بکردایە پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی لێ ئەگرت. ئەمە نەمەسەلەن قسەزان بوو. وإن يقولوا تسمع لقولهم
دەی خۆتان بیخەنە بەر چای خۆتان خەڵکێک هەبێ لە ناو مزگەوتە منافق بێ زۆر زەحمەتە ئەی پێغەمبەری خوا هەر تۆی تەحملت کردووە بوختیان تەنها بۆ پێغەمبەر نابەسن یان دژایەتی خودی پێغەمبەر نابەسن ئێستا من یەکێک ئەگە قسە بە من بکا وەکو شەخصی یان بە ئێوە وەکو شەخصی بکا وەک ئەوە نییە قسە بە ژنەکەت بکە بێژێ ژنی پێغەمبەر صلی الله علیه وسلم خانەوادەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنی یعنی ئەو پیاوە مبارەکە کچی ئەبوو بەکر پیاوی دووهەمی ئەم ئیسلامە ها تۆ بڵێ بوختیان بۆ عایشە هەڵبەسی بوختیانێکیش ئاوا جوان چنیانە بە ئاسانی ناتوانی هەڵی وەشێنیتەوە یەک دانەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم و خانەوادەی و ئەبوو بەکر و خانەوادەی و هەموو موسڵمانە پاکەکان ئەناڵێنن بەدەستی ئەم بوختیانەوە حتا تەنانەت بڕێ موسڵمانی چاک بەدەستی ئەم بوختیانەوە ئەوانیش تووشە بن ئەمە کێ هەڵی بەست منافق ئەم منافقانە ئاوا بوون دەی تەسەورەکەن ئەم منافقانە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت ڕۆژێ لە ڕۆژان قسەیەکی لە ڕوویان نەداوە ئەهاتن لە ڕیزی یەکەم و لە پشت پێغەمبەر نوێژیان نەکرد قەت نەیەوت تۆ منافقی بڕۆدەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان نەیوت لە ناو خەڵکان نەیوت کۆمەڵێ منافقن ئاگاتان لیان بێ مستحیل من ئەم قسانەتان بۆ باسەکەم بۆ باسەکەم لەبەر ئەوەی بزانن مسلمانان ئیمڕۆ ئێمە چەند هەڵەین خۆمان بە شوێنکەوتوی سنەتی پێغەمبەر زانین صلی الله علیه وسلم خۆمان بە شوێنکەوتوی پێغەمبەر زانین بەس تەماشاکە مسلمانان ئیمڕۆ چی بەیەک ئەکەن سیر کە خۆشەویستەکانم سیر کە لە هەموو بوارێکە چی بەیەک ئەکەین ئێمە سیر پێغەمبەر کە چۆن معاملە لەگەڵ منافق سەری منافقەکان والله خۆشەویستەکانم حتا جاری وا هەبوو هەمووی ئەیزانی ئەو عەبدوڵڵا منافقە بس پێغەمبەر نەیوت منافقە ئاەتی قورئانی لەسەر دابەزی سورەت منافقونی لەسەر دابەزی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیەفەرمۆ ئاەتە دەربارەی ئەو پیاوە دابەزی کوڕەکەی شمشێرێکی هەڵەگرت ئەیوت واللهی نایەڵم بێتە ناو مەدینەوە کوڕی ئەو کابرایە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم نەسیحەتی کوڕەکەی کوڕ وازی لێ بێنەوە باوکتە مەبێت کاتی ئەم کابرایە مرد تا ئەو دەقەش مرد پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت نەیوت ئەمە منافقە کە مرد کوڕەکەی هاتووتی ئەی پێغەمبەری خوا باوکم مرد حەزەکەم تو بێ يعني لەسەر جەنازەکەی ئامادە بی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسەور ئەکەن خۆی ڕۆیشت ئیمامی عومەر گرتی وتی ئەی پێغەمبەری خوا بۆ کوێ ڕۆی دەیتر ئەوە عەبدوڵڵای کوڕی ئوبەیە ئیتر تەواو ئیتر لەوە منافقتر فەرمووی ئەچم لەبەر خاتر کوڕەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆیشت ئەی فەرمووی ئەی خوای تەعالی نەیفەرمووە ئەگەر تۆ لێیان داوای لێبوردنیان بۆ بکەیت لەخوا خوا هەلیان خۆش نابێ 70 جار داوا بکەی لەخوا إن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم ئەگەر 70 جار داوایان بۆ بکەی هەر خوا لیان خۆش نابێ فەرمووی خوا فەرموویەتی 70 جار وانییە فەرمووی بەڵێ فەرمووی من لە 70 زیاتر داوایان بۆ تۆ سەیرکە یا ئیلاهی براینە سەری منافق بوختیان بۆ ژنت محاولەی کوشتنت ئەوەی دەشێ لە دنیا بەرامبەر بە خۆت و بە خانەوادەت و بە مسلمانان تەسەورەکەن لەو جەنگی ئوحودا مسلمانان کە ئاواش کافرەکان زاڵ بوونە سەریانە مسلمانان جێشێکیان هەبوو 900 کەس بوو ئەگەر ئەو 900 کەسە بچوایان لەوانەیە بە ئاسانی نەشکیان بەڵام لە ڕێگا سێ عەبدوڵڵای کوڕی ئوبەی وتی وەڵا محەممەد ئێمە دەرچوین بۆ ئەیرە من نەموت با لە مەدینە بمێنینەوە من نایەم ئەگەڕێمە دواوە لە نیوەی ڕێگا وتی من ئەگەڕێمە دواوە تۆ بە قسەی مناڵ و مەزمەکەی بە قسەی پیاوە گەورەکان ناکەی ئەڵێ گوتی من ئەگەڕێمەوە کێ لەگەڵ لەما ئەگەڕێتەوە 300 کەس لەگەڵ یاگەڕیاوە يعني سيكوتي جيشك لقل أو منافقة سري منافقة كان قرياو أو بمسلمان توشي أو وضعهات كحفتايان شهيد بو باقي زامار بو يعني سي أمبياو تشي با إسلام نكردوها تشي با مسلمانان نكردوها تشي با بيغمر نكردوها تشي با صحابة كان نكردوها بلام لقل يا بيغمر صلى الله عليه وسلم أتشيت سر قبركي ودعوا أكاك خوالي خوش بيو عاباكي خوي أبيا تشي بيو عاباكي لشان يكاتوا بو أوي بهوي أو عابايا وخواي تعالى ليه خوش بيه رأينا تو أبي حسكي مسلمانان برونا بهشتو كورا كافر حسك كافر برونا بهشتو دي أمره مسلمان وايا بخوا براينا مسلمان وايا قناعتي وايا يولي رنيوشا كان 1000 كسن هر 1000 تان كافر أو روجي كان بمن أليت شي ألي ما مسا تو بو برنيجي خطبة بو أو خلقادي وتم أي بو والله يقدنكي مسلمان يقدنك وتم يقدنك مسلمان يقدنكي مسلمان بهشت و جهنم ئەمەوە بێ ئەبێ چی بکاوە خەڵکە سێ ئەم فکرەکە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ سەیریکە ئەم لەوانەیە ئەو کەسێ بڵێ من شوێنی پێغەمبەر کەوتوم لەوانەیە ئەو بڵێت ئەمە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم
تصورەکەن ئەو منافقانە حتا مردن پێغەمبەر صلی الله علیه وسلم ناویانی لا یەک کەس برد سەحابەیەک بوو پێ وترا حوذەیفە ئەمینی سڕی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم بەس ئاو حوذەیفە ئیزانی کە منافقە ئیمامی عومەر بوو بە خەلیفە هات بانگی کرد حوذەیفە پێم بڵێ بزانم تابیان ناسمەوە فەرمووی ئەوە سڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیوتوە خۆشەویستەکانم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوەندە بە ڕەحمەت بەرامبەر بە کافر تصورەکەن ئەمەنە ڕێزی لە جوولەکە گرتووە لە مەسیحی گرتووە حتا خیانەتیان نەکردایە حتا يعني اگر جولەکەیەک شەڕی لەگەڵ نەکردایە مەسیحیەک شەڕی لەگەڵ نەکردایە لە وڵات ئیسلام ئەوە تا لا یەزال ماون برایە خۆتر دیارە ئەم وڵاتانە هەمووی ئیسلامن کو ئەوە کەنیسەکانیان ئەوە ئەیسەیش لە وڵات ئێمە ئەژیان بە باشترین ژیان حتا تەنانەت تەسەور ئەکەن لە حەدیثی صحیح هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خزمەتکارێکی هەبووە گەنجێکی جوولەکە بووە کێ ئەچێتە عەقڵێەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەنجێ جوولەکە خزمەتکاری بێ آخر بلاينا أما قرصة أزانن بو قرصة چونك أما احتمالي أو جنجة جولك بيكوجه احتمالات درمان قوارديكا يعني بيري ليه بكره ولا أهم الصحابة أم جنجة جولك كاتي أم جنجة كرت حالتك سر مرك بيغمر صلى الله عليه وسلم أشي بو ماليا ولا بيه دوالا من علاك عليه يعني لو جنجة عليه مسلمان به يعني دواي ليه كان مسلمان به جنجة كش تر جاندانا تماشاي باوكيكا يعني نا يعني وكبلي حزكا باوكي الرازي وباوكي شيء أطع أبا القاسم أفرمن بقصيبك بقصيب في غمر صلى الله عليه وسلم أيش مسلمان به شايت معنا هنا في غمر صلى الله عليه وسلم سواسي خواك كخواي تعالى أم جنجي لا أجري جهنم رزقارك إتر برامبر بمنال خو بيسوت أنا أم من دباسي منال هي في غمر صلى الله عليه وسلم شون معاملة لقل منال أكردو شون ريزي لمنال قرتوه شون حاتوه المنبر لمنبر دا بزيه لبل خاطر يكي لمنال كان لمنبر دا بزيه من الله هاتوه بناو مزقود دا بزیوە کاتێک نوێژی کردو جاری وا بووە ئەفەرمێ ویستومە نوێژەکە تۆزێ درێژکەمەوە یەک تۆز بەڵام گوێم لێ بووە لە ناو مزگەوتە مناڵێک گریاوە وتومە ئێستا دایکی ئەم مناڵە دڵی بۆی چیەکا بۆیە لەبەر خاتری ئەو گریانی ئەو مناڵە نوێژەکەم کورت کردوتەوە یعنی پێغەمبەر صلی الله علیه و نوێژەکەی کورتە کردو لەبەر خاتری گریانی مناڵێ ئەمجا بەرامبەر بە حیوان ها بیستوتانە طبعا لە ئەحادیثی صحیحە هاتووە ملك هاتووە لە سەفەرێک لە سەفەرەکانە گلەی لای پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم دوو بەچکەی سەحابەکان بردوویانە بەچکەکانیان بردووە هاتووە گلەی لای پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرموویەتی کێ ئازاری ئەم کۆترەی داوە ئەم کوڕکوڕەی داوە ئیتر تو پینێ بووە تەیرێ بووە کێ ئازاری داوە بەچکەکانی بردووە بەچکەکانی بۆ بگەڕێنەوە بەچکەکانی بۆ بگەڕێنەوە ئەچێتە ناو باخێک لە باخەکان و حوشترێک دێت سەرەخاتە داوانی دەسەکا بە گریان فرمێز بە چاوی دێتە خوارەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕا بێ فەرمێ کێ ئازاری ئەم حوشترا کوا خاوەنەکەیان بان کردو فەرمێتی لەخوا ناترسی ئەمە ئیشی پێ ئەەکەی شیری ئەدۆشی نازام چیەکەی و تو چیەکەی لەگەڵەوەیە خواردنی باشی پێ نادەی گلەیت لێەکە بەرامبەر بە حیوان حتا ئەحادیثمان هەیە کە گوێتان لێ بووە کە کەسێک نوێژگەر چاک کەسێکی باش لەلایەنی ترۆ بەڵام ئازاری گیان لەبەرێک ئەدا خوای تعالی بەهۆی ئەو گیان لەبەرەوەی خاتە جەهەنەمەوە بەڵام کەسێکی تر گوناحی هەیە تاوانی هەیە بەڵام بەهۆی چاکە بەرامبەر بە گیان لەبەرێ خوای تعالی خاتە بەهەشت ئەمە هەمووی لە ئەحادیثی صحیح هاتووە خۆشەویستەکان تەنانەت دار بۆ ژینگە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ سوپایەکە نێرێ بۆ ئین ئەفەرمێ ئاگاتان لێ بێ داری بەردار نەبڕنەوە ئاگاتان لێ بێ ئازاری چی مەدەن ئەفەرمێ ئەگەر زانیتان ئەوە قیامەت هەڵسا ئیعلان کرا خۆر لەم لاوە دەرچوو جا خۆر لەم لاوە دەرەچێ لە خۆر ئاواوە دەرەچێ کاتی قیامەت ئەفەرمێ ئەگەر کەسێک نەمامێ بەدەستیەوە بوو و قیامەت هەڵسا ئیتر تەواوتر تو نەمام بۆچی بنێژی تۆ دار بۆچی ئەنێژی دار عەلە لەقەل چەند ساڵێکی گەرەکە تا بگێتە بەرهەم تۆ ئەوە تەواو قیامەت هەڵسیا تاقێکی ماوە ئیتر تەواو قیامەت هەڵەسێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ با نەمامەکە بنێژێ چونکە تۆ مەبەستت هەیە کە سەرزەوی ئاوادان کەیتەوە توش بەشدارە بیتیایە حتا بە قیامەتیش هەڵسی بەرامبەر بە دار بەرامبەر بە گیان لەبەران ئەمەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو لاشو ئەوەیە مسلمانان هەر بەراوردێک کەم بەراوردێ بکەین بەرامبەر بە خۆمان کورە هەیە بەرامبەر بە ژن و مناڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانیا زلەیەکی لە ژن نەداوە من ئەڵێ ماوانەی کەوا ژنیانەیە لەم مەجلیسە کام لە ئێوە بەدار نەتاندا لە ژنەکانتان بە سۆندە لێیانتان نەداوە بۆ ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی بوون بەخوا جاری وا هەبووە یەک دانە مانگ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیان تووڕە بووە داوای دنیایان کردووە داوای یعنی عەزیەتی پێغەمبەریان داوە وەکو هەر ژنێکی تر بەڵام یەک زلەیلەیەکیان نەداوە ئێوە پێغەمبەرە ئەویش ئێمەیە
خۆمان بخێنە تای ترازویەک بزانم چەندێکمان لە ترازۆکە دەرەچین وەکو پێغەمەری کەممان دەرەچین. خۆشەویستەکانم هەر ئەوە حەساو نییە ئێمە تاو بۆ بدەین بۆ مزگەوت، هەر ئەوە حەساو نییە ئێمە ئیدعای ئیسلامەتی بکەین. مهمەوەی من ئەوە ناڵێم ئەهلی مزگەوت و ئەهلی ڕیش و ئەهلی عەمامە ئەبێ پیاوی باش بن، ئەبێ شوێنی پێغەمبەر کەوتن. وەڵڵا ئەگەر وا نەبین بە محاسبەیەکی خۆمان بکەین ئەگی نایە فریامان ناکەی وەزعەکە. يا ربي خويا بخات الناوجوانا كان يخور رحمة فيك هداية ما مدى نوري ما مخذ الله كان من يا ربي إصلاح من كان يا ربي دام زرام من كل سر دين دارتي لسر إسلامتي يا ربي خويا بخات الناوجوانا كان يخوت لشون كوتوي في غمر حسامان بك أخلاق الروشت من بوشي وبك في غمر خواه بيخوشة يا ربي خويا هر مظهري كي ديني من تيا يا ربي خويا ببيت معي جوان كردني ديني في غمر صلى الله عليه وسلم يا ربي قط نبينا معي أوي كوا ديني أم في غمر نازار وخوشوي سيتو ناشرين كان يا رب العالمين خوايا نخوش كان ما شفاء بدا يا ربي بتايبتي أو خوش كبرى مسلماناني كداوي دعاء خير يعني كردن يا ربي خوايا شفاء نخوش كان يمدا رحم بمرد كان منك يا رب العالمين يا ربي إصلاحي هالمنك تبعي وخوش يسيب خيرنا ولات مانو كاربدسان من صالح ودات فربرك آمين آمين.